بەداخەوە ئێمە هەموو ساڵێک لەسەر توندوتیژی ژنان قساکەین، بەڵام بەداخەوە تا ئێستا نەگەشتوینە تا ڕیشەیەکی بنگەیی بۆ چارەسەری ئەو توندوتیژەیە. واگەر ئێمە بێین باسی باشووری کوردستان بکەین بەگشتی بە تایبەتی لە ماوەی ئەم 30 ساڵە زۆریش نەگەڕێنەوە بۆ مێژوو، لە ماوەی ئەم 30 ساڵە کە مێژوویەکی نزیکە ئەبینین ناڵم کوشتنی ژنان، چونکە ئەمە ناوێنانین کوشتن، ناوێنین کۆمەڵکوژی ژنان، ناوێنین شۆڕشێ دژی ژنان بەرپا بووە لە باشووری کوردستانە و ئەو شۆڕشە لەژێر سیستەمی عقڵەتی دەسەڵاتدارێت و عقڵەتی سیستەمی دەسەڵاتدارێت و عقڵەتی پیاو سالاریە. ئەم کوشتنایە، ئەم کۆمەڵکوژیە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە. ئێمە گەربێن بە تایبەت باسی مانگی 11 بکەین، بەداخەوە لە مانگی 11 توندوتیژەکان زۆرترە بەردەوامە لە توندوتیژی، لە هەم توندوتیژی جەستەیی هەم توندوتیژی شەڕێکی تایبەت کە بەرامبەر بە ژنانە کرێمڕۆ لە باشووری کوردستانە. ئەمڕۆ بینین کە لە مانگی 11 بەرەنگاربوونەوەی توندوتیژی هەیە لە 25 نۆڤەمبەرە لە سەرتاسەری جیهاندا. ئەم ڕۆژە ڕۆژی هەم بەرەنگاربوونەوەی هەم ڕۆژی تێکۆشانە دژ بە ژن کوشتن، ژن دژ بە وانەی کە ئەمڕۆ بەرامبەر بە ژنان پلاندانێن. بەڵام ئێمە بینین لە ماوەی 2 ڕۆژدا 2 ژن تا 3 ژن لە باشووری کوردستانە کوژراوە. ئەوەی کە بە ڕاگەاندن باس بکرێەوەی کە بە گشتی بناسرێ، ئیتر نازانین لە ژێر چەند ژنی تر دەکوژرێ. ئەمانە ناوێنین کۆمەڵکوژی، ناوێنین جینۆساید بەرامبەر بە ژنان. دیارە ئەویش هەم دەسەڵات بەرپرسە، هەم عقڵەتی پیاوسالاری بەرپرسە، هەمومان نەزانین کە لە باشووری کوردستانە شەڕی ئایدۆلۆژیا بەرامبەر بە ژنانەکرێ، هەم ئایدۆلۆژیای سیستەمی دەسەڵاتدارێتی زۆر جار باسمان کردووە، هەم ئایدۆلۆژیای ئیسلامی سیاسی کە ئەمڕۆ ژن کۆدوبەندەکە لە ژوورەوە، ژن لەو چوارچێوەی خانوویەکە یا ماڵێکە کۆدوبەندیانەکە. ئەمە جارێکی تر کوشتنی ژنانە و لە باشووری کوردستانە ڕێکخراوەکان هەیە. ئێمە لە ڕەنج و مادووبوونی ڕێکخراوەکان کەم ناکەینەوە، ئەڵبەتەوانیش ڕەنج و مادووبوونیان هەیە، بەڵام بەداخەوە نەگەشتونەتە ئەنجامێ، نەگەشتونەتە وەڵامێک کە بەرامبەر بەو توندوتیژەیە بەرامبەر بەو جینۆسایدە بوەستنەوە. ئەمەش لە ئەنجامی ئەوەی کە ڕێکخراوەکانی ژنان پەرت و بڵاون، یعنی کۆگنین بە یەکەوە. ئەمە وای کردووە کە زیاتر توندوتیژیەکان بکرێتەوە. یەک لەوانەی تر کە ئەمڕۆ ژنان کە ڕوبەڕووی یاسا بنەوە، وشیاریان بەرامبەر بە یاسانیە تا مافەکانی خۆیان لە ژێر یاسادا دابڕێژنەوە یا لە ژێر یاسادا تێکۆشانی بۆ بکەن. ئەبینین یاساش لە خزمەتی پیاوانەوە جارێکی تری لە ژێر یاسادا هاتوون توندوتیژی بەرامبەر بە ژنان نەکرێتەوە. بۆ ئەوەی ئێمە لەم توندوتیژیە نەجاتمان یا بەرەنگاربوونەوەی ئەم توندوتیژیە بکەن یا چی بکەین باشە بۆ ئەوەی کە ژنان بەرەوڕووی ئەم توندوتیژە نەبینەوە. ئێمە پێویستمان بەوەیە کە ژنان وشیار بکرێتەوە، چکە ژنان تا ئاستێک وشیاریان کەمە لەسەر ئاست و مافی خۆیان، لەسەر ناسنامەی خۆیان. چکە مامی شاڵین ژن تاکە چارەسەریە بۆ پرسەکانی کۆمەلگا، بۆ پرسەکانی نیشتیمان، و ژن وەکو کلیلێک وایە چۆن ئەو کلیلە خودی خۆی دەناسێنێ. پێویستە ژنانی خودی خۆیان بناسێنن و لە هەموو کایەکانی ژیان ژنان ئەتوانم بڵم توندوتیژیان بەرامبەرەکرێ. بۆ ئەمە چی پێویستە؟ بۆ ئەمە تێکۆشان پێویستە و بۆ ئەوەی هەم باوەڕبوون و هەم خودبوون بەرامبەر بە خۆمان هەبێت پێویستمان بە تێکۆشانە، و ئەمیش لە ڕێگای پەروەردەوە، لە ڕێگای سیمینارەوە، لە ڕێگ کۆڕ و کۆبوونەوەکانەوە، لە ڕێگای ئەوانەوە کە ژنان وشیار بکرێتەوە بۆ ئێوە توندوتیژێ نەمێنێت. بەڵێ بەداخەوە ئێمە بینین لە باشووری کوردستانە هەم ڕێکخراوەکان، هەم ئەو سیستەمەی کە ئەمڕۆ باشووری کوردستان و دەسەڵاتی کە ئەمڕۆ باشووری کوردستانە باوەڕێوە خۆی هۆکارێکە بۆ توندوتیژی بەرامبەر بە ژنان، چکە هەم دەرگای یاسا و دادوەرەکان یعنی مەحکەمەکان واڵایە بۆ ژن کوژەکان داڵدا ئەدرێن، و هەم ئەوانەی کە ژنە کوژن لە باشووری کوردستانە هەم لە ڕێگای دادگاوە تا ڕادەیە سڵحیان بۆ کرێ، هەم لە ڕێگای عەشاری شەو سڵحیان بۆ کرێ. ئەمانە دەسەڵات بە هۆکارێکە بۆەوەی کە نەتوانراوە تاکو ئێستا 25 نۆڤەمبەر بە تەواوی بناسرێ. دیارە ئەمەش زیاتر بۆ ئەوەیە کە ڕێکخراوەکانی ژنان خودی ژنان وەکو ژنان کار ناکەن، بە بەرگی ژنانە و بە عقڵەتی ژنانە کار ناکەن. کاتێک کە بە عقڵەتی ژنانە
کار نەکرێ هەمیشە لەژێر ئەوامێنێ کە 25 نۆڤەمبەر بینین پیاوێک یادیەکاتەوە پیاوێک ینی ئەبێتە بەرپرسی ئەو کۆبوونەوەیە ئەو سیمیناریا ئەو پانێلە ئەی بابەڕێەوە ئەمانە تا ئێستا ڕێکخراوەکانی ژنان نەگەشتونەتە ئەو ئاستا وە گوتمان لەبەر یەک نەبوونی ڕێکخراوەکانی ژنانەوە یەکتر قوبوڵ نەکردنیان پەرت و بڵاویان پرش و بڵاوی ژنان وای کردووە کە ڕێکخراوەکانی ژنان نەبنە وەڵامێک بۆ توندوتیژی و ئەم ساڵ بینیمان لە مانگی 11 25 نۆڤەمبەر بەداخەوە هیچ ڕێکخراوێکی ژنان ئەم ساڵ کارێکی وایان نەکردکەوە بێت تەنیا ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ڕۆژاک ئێمە هەڵساین بە کۆمەڵێ سیمینار لە هەموو شار و شارچکەکان لە گوندەکان ئەمانە بۆ شارکردنەوەی ژنان تا ئاستێک ئەتوانم ناڵم لە سەتاسە بەڵام تا ئاستێک زۆر باش بوو ئەوەی کە لەوێ باش بوو ئەوەی کە لەوێ داوایانەکە سیمینارەکان دووبارە بکرێتەوە داوایانەکرد ئەو شتانی کە ئێمە ئەمانوت لەسەر ژن لەسەر ژیانی کۆمەلگا لەسەر خێزان بەلای ئەوانەوە نامۆ بوو و ئەو داوایانە کرد کە جارێکیتر سیمینارەکان دووبارە بکرێتەوە و بەردەوامی بەم سیمینارانە بدرێ و لە ماوەی ئەو 16 ڕۆژە وەک ڕێکخراوەکەمان لە ماوەی هەر 16 ڕۆژەکە کار و چالاکیەکانمان بەردەوام بوو و هەم سیمینار هەبوو لە شارەکان لە شارچکەکان هەم نەمان ناشتن هەبوو هەم سەدانکردنی گۆڕی ژنە بێناسنامەکان هەبوو هەم ئەتوانم بڵێم سەدانی ئەو ژنانەی کە ڕۆژانەمان دووە بن لە ئیش و کار و زەحمەتیە سەدانی ئەوانەمان کرد و ئەو 16 ڕۆژە بە بەردەوامی ئێمە هەموو ساڵێک نەک تەنیا ئەم ساڵ هەموو ساڵێک ئەو 16 ڕۆژە بە بەردەوامی خەریکی چەکار و چالاکیەکانمانین نەک تەنیا لە 25 نۆڤەمبەر ئێمە بە بەردەوامی لە ناو کۆمەلگاین بە بەردەوامی لە ناو ژنانە بە بەردەوامی لە ناو خێزانەکانین خەریکی وشارکردنەوەی ژنانی تاکو چەندێک ناسنامەی خۆیان ئەو مێژووی کە نەنووسراوەتەوە بە ژن یا ئەتوانم بڵێم مێژەون بۆکەی ژن چۆن بتوانین ئێمە جارێکتر بینوسینەوە و ناسنامە و زمان و کەلتوری خۆمان چۆن تێکۆشانی بۆ بکەین بۆیە پێویستە ژنان ڕێبەرابۆڵێت تا ژن ئازاد نەبێ کۆمەلگا ئازاد نەبێ بۆیە پێویستە ژنان ئازاد بن هەر کاتە ژنان ئازاد بوو ئەو کاتە هەم خێزان و هەم کۆمەلگاشمان ئازاد دەبێت بەدڵنیاییەوە ئێمە وەکو ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ڕەژا وەک ژنانی تەفگەری ئازادی لەسەر هەمان فکر و فەلسەفەی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان کار دەکەین و لەسەر ئەو ڕێ و ڕێبازەی کە ئەمڕۆ لە ژنانی ڕۆژاوا ژنانی شەنگال ژنانی مەخمور بەردەوامی بەو ڕێبازا دێن و لە چۆرچەوەی ئەو فکرایە لە چۆرچەوەی ئەو ڕێبازات تێکۆشان بۆ ژنانەکەین بەردەوامیمان هەیە لە وەکو باشووری کوردستان کە ئێمە ئەمڕۆ بە دەرەجەی یەک پەروەدە هەمیشاڵین پەروەدە چکە پەروەدە تاکە چارەسەریە بۆ ئەم ڕۆی ژنان کە لەم دۆخە هەستیارەدایان لەم دۆخە کۆمەڵکوژێدایان لە دۆخە جینۆسایدە ڕزگاری بکات تەنیا پەروەردەیە.